کاک دکتۆر یەک شتی تر بەوەشەوە ناوەستێت بەم شتانەشەوە ناوەستێ جنێ و قسەی ناشرین سوکایەتیکردن بە کەس و کارم باسی دایک و باوکم بە خراپی وەڵڵاهی من ئاخر دایک و باوکی من بۆچی مناڵەکانیان خۆش ناوێت چوتێتی نەچم بۆ لای نەنگ و باپیرەتان بەخوا دەرمان خواردتانەکەن بەخوا کێشتان بۆ دروستەکە دایک و باوکی من بۆچی ئەمە ئەکەن باوکێکی ڕیسپی دایکێکی پیر وەڵڵا مناڵەکانی منیان لە چاویان خۆشترێ سوێنێ بۆ خۆم لە منیان زیاتر خۆشترێ هەمومان نەزانین نەوە لە مناڵ خۆشەویست جەرگی جەرگم باشە ئەم هاتووە جارێ بیر لەوە کاتەوە چۆن قەطعی ئەم عەلاقەیە بکە لە بینی دایک و باوکی من و مناڵەکانمە وەڵڵا یعنی بەڕاستی مناڵک منیش پێویستیم بەوە هەیە ئیسراحەت کەم منیش پێویستیم بەوە هەیە ئەم مناڵانە برمە ماڵی دایک و باوکم باشە بۆ ئەوەی وا بۆ ماڵی دایک و باوکی بۆ من قسەیەک ناکەم لە دایکی سوکایەتیم پێیەکە لە خوشکی سوکایەتیم پێیەکە لە باوکی سوکایەتیم پێیەکە خزم و کەسیان سوکایەتیم پێیەکە یعنی ئەم مناڵانە بیر ئەکەنەوە باشە تۆ بڵێ ئەم باوکی ئێمە ئەمە نەخراب بێ کێنەوە بۆ لای من ناشتێکی ترە باشەم باوکە ئێمە خۆ ئەو نەخراب نییە جازانی و مناڵەکەوێتە ململانی و نازانین بڕوا بوو کە بڕوا بە تۆ بکە قسەکانی ئەو بە نەزەری ئەوە گویان لێتی بەزیێنە واقع ئەم شتان لە تویان نبینن ئەزانی و چاواشەکردنی مناڵەکان هاتون جا باشە دایک و باوکی و گوناحیان چیە و ئەم لەگەڵ ئەمە دایک و باوکی گوناحیە دکتۆر گیان دایک و باوک و خوشکەکانی ئەو بوونە هۆی جیابوونەوەی ماڵی منیان کاول کرد چۆن ئێڵە مناڵەکانم بچێت بەردەوام تەداخولیانە کرد لە ژیانمانە بەردەوام قسەیانە کرد یعنی بە بەچای خۆموتیانە مەکەی ژنە بۆ تەلاقی نایی ماڵی منیان بە کاول کردووە ئێستا دانیشم مناڵەکانم بنێرن بۆ لای ئەوان لەبەرەی مناڵەکانیشم منیان لە بەرچاوکەوێ چۆن شتی واکەم باش ئەزانی ئەمەی تۆی کە دژی یاسایە دژی خوایە دژی ئینسانیەتە خوشکە بە ڕێزەکەم یعنی خەڵک خواخوایەتی نەوەیەکی بێ باشە ئەم دایک و باوکە مافیان هەیە مناڵ جەرگی کوڕەکەیان ببینن جەرگی خۆیان ببینن جەرگی جەرگیان بینن بە چ حەقی تۆ ڕێگیریان کوشتن تۆ بۆ ئەم ڕقە لە دڵتا هەر ماوە باوکی وەڵێ باوک و دایکمە خیان نییە بەسەرەوەوانێ ئەوڵێ باوکم بەو ڕیشە سپێ بە حیاتی شتێکی خراپی نەکردو ئێمە پێشتیش دانیشتین من لەگەڵ خەس و خەزور تا دانیشتم قورئانیان نەخوانیان گوێ ئێمە نەمانویستووە ئەسڵەن لێک جابنەوانە من تێناگەم تۆ بۆ ئەوە ڕقل لەمانێ مە کارێکی باش نییە خوشکی من چکە مناڵانە سبێنێ گەورە بن وای سەخت بچووکن دوایی گەورە بن بیرەکەنەوانێ ئەزانی دوایی عکسی پێچەوە نابێتەوە لەسەر خۆ دەکەوێتە خوشکی من بە قورئان ڕقیان لە تۆ بێ دوایی ئەوان کە تەمەنیان گەورە بوو خۆی تر محکەمە حەقیکی ئازادیەکە خۆی ڕێ لاو نامێنمەوانێ ئەو کاتە تۆ هەموو ژیانی خۆ بەحساب بۆ مناڵن تەرخان کردو مناڵەکانیش لە دەسە چێت بە چه حەقی تۆ بەم شێوەیە ینی باوکە سەبەب بوو کاکە گیان بە تەڵاقانی ئەم کاک دکتۆر وەڵڵا ئەمانە هەمووی بوختانە یعنی دایک و باوکی من حەز بە جیابوونەوە کێشە لە ماڵی من ناکەن خوشک و برای من حەز بە کێشە و ئاژاوە لە ماڵی من ناکەن نەوەڵە ئەسڵ و ئەساسی نییە بەعەکسەوە ئەوان زۆر مصر بوون لەسەر ئەوەی کە من لی جانە بمەوە تەنانەت باوکم بە ڕیشی سپیەوە بە تەنیا 2 جار چۆ بۆ ماڵیان 2 جار مەلای مزگەوتی بردووە لەگەڵ خۆی 2 جار خزم و کەسوکاری ئێمە و ئەوانی کۆ کردوتەوە چوونەتە ئەم ماڵە بەس تەنیا فی سەبیلی ئەوەی ئێمە لێک جانەبینەوە ئەوان دایکی و باوکی و خۆشی وتیان دنیا هاوارکە ئەبێ لێک جیا ببنەوە یعنی بەڕاستی کار دوکتۆر کە ئەو قسەیە کا دەڵێت وڵا دایک و باوکی و کار بوون باوەڕەکەی من دایک و باوکم لەسەر ئەوە 1 هەفتە قسەیان لەگەڵ نەکردم خەری وەکەوتنە گومانەوە دیارە من خراپەیەکی زیاد لە حەد لە پێویستم هەیە بۆیە ئەم ئافرەتە لێم جیابێتەوە هەتا هاتم لەگەڵان دانیشم وڵە دایکە ژیان باوکە ژیان بەڕاستی ئەم شتەوانیە کە ئەو ئافرەتە باسیەکە ئەمە کێشەکانە و ئەمە ئاژاوەکەی ماڵی من بۆ بەڵام من تا ئێستا ئارامم گرتووە یعنی بەڕاستی کاک دکتۆر لێت ناشارمەوە چوومە لای بەڕێز دادوەریش چوومە لای چەند پارێزەرێکیش بە هەمووی وتووە بە شەرع بە قانون بە شەرعی خوا بە شەرعی پێغەمبەر نییە شتیوان نییە ئەم ڕێگری لە مناڵەکانی منەکات کە نەچن بۆ لای دایکم و باوکم وەڵی دایک و باوکم هەر بەڕاستی پیاوتم تیان دیارە تو هەر ئەسڵەن پیاونی دەگی ئەم ژنە ئاواکە بەرامبەری بابەت لێت جیابەوە تەواو چۆتە ئەم پەیوەندی بە تۆنەوە بۆ ئاوا بە ئێماکات عذابی نفسی تەواوی من بەڕاستی ئەم سێبەرە ڕەشەی ئەم نازانم کەی لەسەر من لاچێ
بەس ئاوات بەو ڕۆژە خوازم یەک ڕۆژ بێ سێبەری ڕەشی ئەو بتوانم بگەڕێم لە شوێنەکە، یەک ڕۆژ بتوانم هەناسەیەکی پاک هەڵمژم، یەک ڕۆژ بتوانم لە ماڵێکا دانیشم بەبێ سێبەرە ڕەشەکەیە، یەک ڕۆژ بتوانم بەبێ ئەم بتوانم نانێک بخۆم بە ئیسراحەت داوەتێک بکەم، بچمە ماڵێک، بچمە لای کەسانێکی، بچمە لای دۆستەکانم، ئیلا بیر لەواکەمەوە تۆ بڵێ ئێستا شتێکم بۆ دروست نەکە، تۆ بڵێ کێشەیەکم بۆ نێنێتەوە، نە بەخوایسە ئاژاوەیەکم بۆ نێتەوە، هەر نازانم لە چۆلی دەرچم.